هێزەکانی پێشمەرگە ئامادەیی تەواویان بۆ دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی شاری مووسڵ کردووە و لا سەرجەم سەنگەرەکان جێگیر بوونەوە. باچەکی پێشکەوتووە هێزی شەڕکەر و هێزی پشتیوان ئامادەن. فەرماندەکانی پێشمەرگە لە بەری شەڕەوە چاوەڕێی فەرمانی سەرۆکی یارێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەن بۆ دەستپێکردنی ئۆپەراسیۆنی مووسڵ. ئێمە تەواو ئامادەینە و ئینتیزاری ئەمری جەنابی سەرۆکەکەین. بە حەقیقەت هەر حرەکەیەکی بکەین بەرەو پێشەوە بەرەو لای مووسڵ بەبێ ئاگاداری ناڕۆین و ئاگاداری جەنابی سەرۆکەکەین و چێن دەرەویست ئەمە ئەچینەوێ کوردستان دیارە ئەو بە تەسەووری من ئەو شوێنەی کە سنووری کوردستانە ئەمرمان پێیکە تاوی ئەچین. میم ئەوە نییە کە قووەتیان زۆرە یا کەمە، میم ئەوە ماوەکە ئەگەر مقاومەت بکەن و زیاتر احتیمالە ماوەک بە ڕۆژێک یا دوو ڕۆژ سێ ڕۆژ فەرق بین نەکەوچیدی مقاومە بکەن یان نەکەن هەر یان شوێنین هیچ چارە نییە. هێزی پێشمەرگە ئامادەکاری تەواوی کردووە بۆ هەموو ئەگەرەکانی شەڕ لا نزیکترین میحوەرەکانی شەڕ. تیمی پزیشکی بە هەموو پێداویستیەکانەوە ئامادەن. بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە ئاماژە بۆ دەدەن بۆ هەموو بەرەیەکی شەڕ تیمی پزیشکیان دابین کردووە کە تیمەکە دەتوانێت چارەسەری خێرای برینداران بکەن. چەند تیمێکی پزیشکی بیانیش بەشدارن و هاوەهەنگی تیمەکانی وەزارەتی پێشمەرگەن. ئامادەکاری باسی خۆمان کردووە وجودمان هەیە لە هەموو بەرەکانی جەنگ لەگەڵ برا پێشمەرگەکانمان شانبەشانی هەموو برادەرەکان داوای ساغ و سلامەتی بۆیان دەخوازیین بەس خوانەکە لە حاڵەتی برینداربوونی هەر برا پێشمەرگەیەک ئێمە کارمەندانی خۆمان هەیەوە تەنسیقمان هەیەوە چەندین تیممان دروست کردیە لە گەل هەموو یەکەیەکانی سەربازی کە مشارک دەبن لە کۆنتڕۆلکردنەوەی دەوروبەری مووسڵ و مووسڵ. تیمی بیانینە لەگەڵ ئێمە هاوکارن وەکو دکتۆر و وەکو کارمەندی پزیشکینە. ئامادەکاری بۆ وەرگرتنی ئاوارەکان و ڕزگارکردنیان لا نێو شەڕ کراوە. چەند کەمپ لا ناوچە نزیکەکان ئامادە کراون. باگوێرەی پێشبینیەکان نزیکەی 1 ملیۆن کەس لا مووسڵەوە ئاوارە دەبن کە زیاتر لە 500,000 بەرەو ناوچەکان یارێمی کوردستان هەڵدێن. کارژێری سفر بۆ دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی شاری مووسڵ دانراوە. سەرجەم ئامادەکاریەکانی هێزە بەشدارەکانی مووسڵ کۆتایی هاتووە. ماوەی زیاتر لە 2 ساڵە داعش مووسڵی کۆنتڕۆل کردووە و وەکو پایتەختی خەلافەتەکەی ڕایگەیاندووە.